سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە با گەشتیاوەڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە هاتوینەتەوە خزمەتتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەرز نرخاندنی یادی ئیسا بیگلەری و شۆڕش نیکنام لە شارەکانی سنە و مەهاباد، چالاکی شۆڕشگێڕانی سنە و دێولان بۆ ڕێزگرتن لە یادی ئارام حەبیبی، کوژران و برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری بانە، کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی لە پاڵاوگەی ئابادان، دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە شاری تاران، خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە فلیپین و فەڕەنسا و ونبوونی دەیان پەنابەر لە کەناراوەکانی یەمەن. درێژەی هەواڵەکان. بەرز نرخاندنی یادی ئیسا بیگلەری و شۆڕش نیکنام لە شارەکانی سنە و مەهاباد. ڕۆژی چوارشەممە 24 مانگی خەزەڵوەر خەڵکی ئازادی خواز لەسەر مەزاری هەمیشە زیندوان ئیسا بیگلەری لە شاری سنە و شۆڕش نیکنام لە شاری مەهاباد کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت. ئیسا بیگلەری ڕۆژی 24 خەزەڵوەری 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینە بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە شاری سنە گیانی بەخت کرد. هەروەها شۆڕش نیکنام ڕۆژی 26 خەزەڵوەری 1401 لە شاری مەهاباد بە تەقەی هێزەکانی ڕەژیم بە سەختی بریندار و پاشگواستنەوەی بۆ نەخۆشخانەی ورمێ بەهۆی قورسی برینەکانیەوە گیانی لەدەستا. ڕۆژی پێنجشەممە بنەماڵەی ئەو دوو گیان بەخت کردووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی شارەکانی سنە و مەهاباد لەسەر مەزارەکانیان کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵاوەتەکانیان نوێ کردەوە. چالاکی شۆڕشگێڕانی سنە و دێولان بۆ ڕێزگرتن لە یادی ئارام حەبیبی. بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی چوارشەممە 24 مانگی خەزەڵوەر لاوانی شۆڕشگێڕ لە شارەکانی سنە و دێولان لە چالاکیەکدا ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانی هەمیشە زیندوو ئارام حەبیبی گرت. ئارام حەبیبی لە ڕەوتی شۆڕشی ژینا و لە ڕێکەوتی 26 خەزەڵوەری 1401 بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی لە پێنا و ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ڕۆژی پێنجشەممە لاوانی شۆڕشگێڕی سنە و دێولان بە بڵاوکردنەوەی سرودی شۆڕشگێڕانە و وێنەکانی ئارام، هەروەها نووسینی دروشم یادی ئەو گیان بەخت کردویان بەرز ڕاگرت و بەڵێنیاندا درێژە دەری ڕێگای پەرشانازیان بوو. کوژران و برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری بانە. شەوی سێشەممە 23 مانگی خەزەڵوەر دوو کۆڵبەر بەناوەکانی یادگار شام و فەرشاد جەماڵی فەر بە تەقەی هێزەکانی ڕەژیم کوژرا و بریندار بوون. بە پێی راپۆرتەکان شەوی سێشەممە کۆمەڵێک کۆڵبەر کەوتنە بوەستەی هێزەکانی ڕەژیم و کۆڵبەرێک بە ناوی یادگار شام بە تەقەی ڕاستەوخۆ گیانی بەخت کرد و کۆڵبەرێکی دیکە بە ناوی فەرشاد جەماڵی فەر خەڵکی کرماشان بە فیشەکی ساچمەیی بە سەختی بریندار کرا. شایانی باسە کە لە ڕۆژانی ڕابردوودا کۆڵبەرێکی دیکە بە ناوی بەختیار شام بە دەستڕێژی گولەی هێزەکانی حکوومەت گیانی لەدەستا بوو. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ لە سنووری هەنگەژاڵی بانە سێ ماموری ڕژیم بەناوەکانی سەروان مهدی محەممەدی، منتەشەلو و هاجری ڕاستەوخۆ تەقە لە کۆڵبەران دەکەن و لە ڕۆژانی ڕابردووشدا هۆکاری کوژران و برینداربوونی چەندین کۆڵبەر ئەو سێ کەسە بوون. کوژران و برینداربوونی سێ کەس لە شاری مەهران. ڕۆژی چوارشەممە 24 مانگی خەزەڵوەر بەهۆی ڕوودانی تەقینەوە لە ماڵێکدا لە شاری مەهران دوو ئەندامی خێزانە گیانیان لەدەستا و منداڵێکیش بە سەختی بریندار بوو. بە وتەی هێزەکانی پۆلیسی مەهران هۆکاری تەقینەوەکە ڕوون نییە. ڕووداوەکە کاتژمێر 1 نیوەڕۆی چوارشەممە ڕوویداوە، بەڵام لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە و تەرمەکان ڕادەستی پزیشکی دادکراون. قوربانی بوونی 9 کەس لە دوو ڕووداوی هاتوچۆ لە بیجار و هەمەدان. ڕۆژی چوارشەممە 24 مانگی خەزەڵوەر لە دوو ڕووداوی هاتوچۆ لە مەحوەرەکانی بیجار بۆ دیواندەرە و هەمەدان بۆ ساوە 6 کەسیانیان لەدەستا و 3 کەسی دیکەش بریندار بوون.
بەپێی هەواڵی گەشتوو لە 10 کیلومتری جادەی نێوان بیجار بۆ دیواندەرە دوو ئۆتۆمبیلی سەواری پێکیانداداوە بۆ هۆیەوە 4 کەس دەست بەجێ گیانیان لەدەستە. هەروەها لە مەحوەری هەمەدان بۆ ساوە بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلێکی سەواری و ئاگرگرتنی 3 کەس گیانیان لەدەستا و 3 کەسی دیکەش بە سەختی سوتاوە. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی لە پاڵاوگەی ئابادان. ڕۆژی چوارشەممە 24 خەزەڵوەر کرێکارانی پەیمانی شاغڵ لە پاڵاوگەی نەوتی ئابادان لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی پەیمانی و ئەرکان سالسی شاغڵ لە پاڵاوگەی ئابادان خوازیاری پێدانی هەقدەستە دواخراوەکانیان بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، پێدانی کارتی نەوت، وەلانانی پەیمانکار و دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕەفاهی. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ئاغاجەری. ڕۆژی چوارشەممە 24 خەزەڵوەر کرێکارانی ڕەسمی نەوت شاغڵ لە ئاغاجەری بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی هەقدەست، وەلانانی کۆسپەکانی بەردەم حەقی سەنەواتی خاننشینی، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی نەوت، کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی نەوت، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و چوونە سەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە بوون. مانگرتنی کرێکارانی شرکەتی بەستاب بەنا لە پێترۆشیمی پۆلی ئۆلفینی چابەهار. کرێکارانی شرکەتی بەستاب بەنا لە پێترۆشیمی پۆلی ئۆلفینی چابەهار ڕۆژی چوارشەممە 24 خەزەڵوەر لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بە وتەی کرێکارانی ناڕازی ماوەی 5 مانگە هیچ حەقدەست و مەزایەکیان وەرنەگرتووە و حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی نیشتماعی پەرداخت نەکراوە. کرێکاران دەڵێن بەهۆی نەدانی حەقدەست و بیمەوە لە دۆخێکی خراپی مەعیشەتی و بێهداشتیدا دەژین و تا بە ئەمڕۆ چەند جار کۆبوونەوەیان بەڕێوە بردووە، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم سەرنجی بە کێشە و گرفتەکانیان نەداوە. بەرزڕاگرتنی یادی دوو گیانبەختکردووی شۆڕش لە ڕەشت و مەشهەد. ڕۆژی چوارشەممە 24 خەزەڵوەر هاوکات لەگەڵ ساڵڕۆژی گیانبەختکردنی محەممەد ڕەسوڵ مؤمنی زادە لە ڕەشت و ئەمیر جەواد ئەسعەدزادە لە مەشهەد کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خواز لەسەر مەزارەکانیان کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت. محەممەد ڕەسوڵ مؤمنی زادە لە ڕەوتی شۆڕشی ژینە لە ساڵی ڕابردوو بە تەقەی هێزەکانی ڕژیم لە شاری ڕەشت گیانی بەخت کرد. هەروەها ئەمیر جەواد ئەسعەدزادە ڕۆژی 28 خەزەڵوەری 1401 لە کاتی نووسینی دروشم دژ بە کۆماری ئیسلامی دەست بەسەر و پاشماوەیەک تەرمی ئەشکەنجە دراوی ڕادستی بنەماڵەکەی کرا. ڕۆژی پێنجشەممە بنەماڵەی ئەو دوو گیان بەخت کردووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خواز لە شارەکانی ڕەشت و مەشهەد لەسەر مەزارەکانیان کۆبوونەوە و بەڵێنیاندا درێژە دەری ڕێگەیان بن. دەست بە سەرکردنی چالاکێکی مەدەنی لە شاری تاران. لە ڕۆژانی ڕابردوودا چالاکێکی مەدەنی خەڵکی تاران بە ناوی شەقایەق مرادی لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. بە پێی زانیاریەکان شەوی یەکشەممە 21 خەزەڵوەر هێزانیەکانی کۆماری ئیسلامی لە شاری تاران هێرشیان کردە سەر ماڵی شەقایەق مرادی و وێڕای پشکنینی ماڵەکەی ناوبراویان دەست بەسەر و دەستیان بەسەر هێندێک لە کەلوپەلی شەخسیە و چالاکە مەدەنیەدا کرد. شانی باسەکە شەقایەق پێش دەست بەسەرکرانی لە دەفتەری پەخشانی فەرهەنگی هونەری بوخارا کاری دەکرد. ئێعدامی دوو بەندکراو لە زیندانی قزل حەساری کەرەچ. بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە 24 خەزەڵوەر حکمی ئێعدامی دوو بەندکراو بەناوەکانی باقر محەممەدی خەڵکی کوودەشت و نەزیر محەممەد خەڵکی ئەفغانستان لە زیندانی قزل حەساری کەرەچ جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان باقر محەممەدی 10 ساڵ لەمەبەر لە دۆسیەیەکی هاوبەش لەگەڵ 5 کەسی دیکە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر سزای سێدارەی بەسەردا سەپا.
شانی باسەکە پێشتر سزای ئەدامی ئەو 4 کەسەی دیکە جێبەجێکراوە. هاوکات سزای ئەدامی بەندکراوێکی خەڵکی ئەفغانستان بە ناوی نەزیر محەممەد خەڵکی ئەفغانستان بە تۆمەتی کوشتنی بانقاست جێبەجێکراوە. خۆپیشاندانی لایەنگرانی فلستین لە فیلیپین و فەڕەنسا. ڕۆژی چوارشەممە 24 مانگی خەزەڵوەر لایەنگرانی فلستین لە وڵاتی فیلیپین و فەڕەنسا دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان سەدان کەس لە مانیلی پایتەختی فیلیپین لە بەردەم سەفارەتخانەی ئەمریکا کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی شەڕ و کۆتایی هێنان بە جێنۆسایدی خەڵکی فلستین بوون. هەروەها کۆمەڵێک لە چالاکانی کۆمۆنی ویلپێنت لە ناوچەی سەنسەندنی فەڕەنسا لە بەردەم پێشانگای چەک و چۆڵکۆ بوونەوە و خوازیاری ڕاگررتنی هەناردەکردنی سلاح و بۆ کۆمەڵکردنی خەڵکی فلستین بوو. بەشداربووانی ئەو چالاکیە لە دروشمەکانیاندا ڕایانگەاند. ماکرۆن هاودەستی ناتانیاهۆ و دەوڵەتی ئیسرائیلی قاتڵە. دوا هەواڵ ونبوونی دەیان پەنابەر لە کەناراوەکانی یەمەن. ڕۆژی چوارشەممە 24 خەزەڵوەر بەلەمێکی پەنابەران لە لێوار ئاوەکانی یەمەن وەرگەڕاو بۆ هۆیەوە دەیان کەس بێشتر و شوێن بوون. بە پێی راپۆرتەکان سەرنشینەکانی ئەو بەلەمە زۆربیان خەڵکی وڵاتانی ئەفریقایی و بە هیوای وەرگرتنی مافی پەنابەرێتی لە وڵاتی یەمەن بوون. بە پێی زانیاریەکان 49 کەس بێسەر و شوێن بوون و 26 کەسی دیکەش ڕزگاریان بووە و بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراونەتەوە. بەڵام بینەرانی عزیز و خۆشەویست بە شێواڵەکانی سەر لە بەیانیتان پێشکەش کرا. فەرموون بۆ بینی درێژەی بەناڵەکانی نووسەری.